زیاتر لە 200 بار هەڵگرت دوای یەکیان گرتووە و لە چاوەڕوانی تێپەڕبوونن لە بازگەی چیمەنی کەرکووک تاوەکو بەرهەمەکانیان لە باشوور و ناوەڕاستی عێراق ساغ بکەنەوە. سامان شۆفێر یەکێکە لە ئۆتۆمبیلەکان کە زیاتر لە 5 تۆن خەیاری بار کردووە. دەڵێت 4 ڕۆژە لێرەین. ئەگەر لە ماوەی 2 ڕۆژی دیکەدا ڕێگەمان نەدەن ئەوە بەروبوومەکانمان تێک دەچێت. یانی ئەمە نازانین هۆکارەکەی چێن ڕستقە ساغ نابێتەوە لە عێراقا. ڕستی ئەوانیە بۆ لای ئێمە تەماتەیانێت شووتیانێت هەمیانێت بە ئاسایی دەڕوا لە سلێمانی لە دەهۆک لە زاخۆ چون بۆ سەیتەرەکە ئەڵە کتابی ڕسمی هاتووە بە هیچ شێوەیە نابێت بێت مەمنوعە. ئەم شۆفێرانە نووسراوی وەزارەتی کشتکاڵی هەرێمی کوردستانیان پێیە. خيار ممنوعة. بەڵام هێزە سەربازیەکانی عێراق پێیانیان وتووە کە کار بە نووسراوی هەرێمی کوردستان ناکەن. محصول أنا كاتب لا زراعة أنا ما محمل منافيس وحدود. من لە سنوورەکانەوە بارم نهێناوە تکایە ئەمە بەرهەمی خۆماڵیە بۆچی ڕێگریمان لێ دەکەن تکایە تەنها خیارمان پێیە. سەوز و میوە دەڕوات بۆ عێراق هەموو بەرهەمە دەرەکیەکان ڕێگە پێدراوە تەنها خیاری سلێمانی قەدەغەیە. شۆفێرەکان عەرەب و کوردن نیگەرانن لەم بڕیارە. یەکێک لە شۆفێرەکان کە لە نەتەوەی عەرەبە وتی ئەو بڕیارەی حکوومەتی عێراق بەرامبەر بارێمی کوردستان چەند زیان بە جوتیارانی هەرێمی کوردستان بگەێنێت ئەوەندەش بە هاوڵاتیانی عێراقی دەگەێنێت. تەنها لە ماوەیەک هەفتەدا کە حکوومەتی عێراق ڕێگری کردووە لە هەوردەکردنی خەیاری هەرێمی کوردستان بۆ شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق وای کردووە کە نرخی 1 کیلۆ خەیار لە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق بگاتە 2000 دینار. سۆران کامەران کوردستان 24 کەرکووک.